کە گچکە بووم کە ئیشم دەکرد کە ئەو شتانەم دەدووری دەچمە میێواندارەیەکی دایانگوت ئەتو هەستە پێوان بنۆرین ئەتو پێ دەگاتە مەچنەی سبەینان تەبعەنە من بەخۆم زوو دێمەوە بازاری لە بیدایەتەوە لە منداڵیەوە هەر هیوایتم ئەوها بووە لە بازاریش نانی دەخۆین بەڕاستی لە چایخانێ لەگەڵ خزم کەسەکانم برادەرکان بەمان دادەنیشی نانی دەخۆی سعات دەبیتە هەشت تێمەێرە هەشت جارێکە تێمە توکانی خۆ پیش خۆم دەکەم کاس الرحمن الرحيم ئەمن ناوم خەلیل سەعید معروف بە ناوبانگم لێرە هێستا پێم دەڵێن وەستا خەلیل ئەمن لە هەشتایەکانەوە لەو جێیە ئیش دەکەم خەیاتی دەکەم لە پشت مەطعەم مشواری لا یەزال ئەلحەمدوللا لێرەمە ئیشی خۆم دەکەم بەردەوام لە ئیشی خۆم ئەمن لە منداڵیەوە تەبعەن لەکن خاڵم شاگرد بووم هاتوچمان دەکرد ئەشیامان دەهێنا جوولک و ملکمان دەبردا ماڵان مەقسەد ئەو وەختی بەدەستی کورتەجی ئەوەی لێیان دەدا بەتانەکەی ئیشیان دەکرد کە ئەمیش هیوایەتم زۆر لەسەر خەیاتی بوو بەڕاستی لە ساڵی 1965 ئەمن هیوایەتم زیاتر کەتە سەرخەیاتی ئەو وەختی لەنگە هەبوو دەچووم قوماشی لەنگەم دەکڕی قەمیسم دەدووری لە قوماشی لەنگەی هەڵم دەوەشاند شتینی ساییشم زۆر ئیش کردێت تەبعەن ئەوانە لە بیدایەت تەنوورەم دووری بێجامەم دووری قەمیسم دووری بێجگە لە ئیشی خۆمان ئەو کوردیەکان ڕانک و چۆغار کورتەکە شەڵوار مراتخانی سەتارخانی ئەوانە هەموو بوو زبون و چاکەتیان لەبەر دەکرد لە هەولێرێ ئەوانەشم دەدووری زبنیشم دووریە زۆر تەبعەن ئەمن هیوایەتەکەم کە ئەوە بوو حەزم دەکرد زۆر ئیشەک فێر بم یعنی ئەو ئیشانەی کە بزانم یەکی دیکە نەزانی ئەو بوو ئەمن هەڵستان کلااوم دووری لە قەڵاتێ بوون ئەو وەختی ئەو کلااوانەی دەبینی سیدارە ئەو سیدارەیە گۆتم منۆرم لە دەستم دەردەچی تەبعەن هەر بەس دیتە بووم هەڵستان بڕیم دووریم ئەلحەمدوللا لە دەستم دەرچوو ما ئیشەکە دوایی سیدارەی ئەوەی ئەسکەری هەبوو وەختی عەبدولکەریم قاسم ئەویشم دووری تەبعەن لێرە لە هەولێرش لەبەریان دەکرد ئەوە ئی وەختی مەلیک فەیسەڵیە لێرەش هەموو ئەفەندیەکان مامۆستایەکان قەدیمەکان لەبەریان دەکرد لە هەولێرێ لا یەزال زۆر شەخص هەیە لەبەر دەکاتن ئەو سیدارەیە ئیستعمال دەکەن ئەمن هێستا وا دەبی هەر جارێ 50 بە جۆرە ئیشی خۆم مەقسەد یانی حازر دەکەم
جەماعەت لە هەولێرێ دێن لەبەر دەکات، لە مووسلێ دێن دەبەن لەبەر دەکات، لە بۆ خارج لە بۆ بەریتانیای بردیتیان. ئەو وەختی قاتماندا دووری بە 2 دینار 2 دینار و نیو کوتۆک شەڵوارماندا دووری، ئەمە بەتەنێ شەڵوارماندا دووری بەخۆمە منداڵ بووم بە 10 پلس شەڵوارم دووریە 10 پلس. ئەو جەلەبی هەبوو ڕادایی هەبوو، جەلەبیەکە 1 خەتمان لێ دەدا، ڕادایەکە 2 خەتمان لێ دەدا. ئەو بە 15 پلسمان دووریانی قەدیم. وەستا قەدیمەکان کە بەردایان بڕی ئەمە گچکە بووین، ئەو ئیشانەمان لەوەی تەبعاً ئیشمان کرد ئەوانەمان دەدووری. خەیاتی بەخۆی فەنە فەن، خەیاتی بەخۆی هەندەسەیە، خەیاتی یعنی دەبی زۆر بچیە ناو عمقی ئیشەکەی. خەیاتی بەس ئەتو پانتۆرە زانی نابێ خەیات. پانتۆرە زانی دەبی چاکەتی بدووری، دەبی قەمیسی بدووری، دەبی بێجامەی بدووری، دەبی ئەزیەی بدووری، دەبی تەنورەی بدووری. ئەوانە ئەلحەمدوللە لە هەمووی بە زمانی خۆم نەڵێم هەموو خەیاتەکان دەمناسن، لە ئیشی خۆم کوومە. ئەمن ئومنیەتم ئەوەیە عالەم لێم ڕازی بی، ئەوانە زۆر مهمن تەبعاً. ئەلحەمدوللە لە هیچ شتێکمان نەقستیان لە خوای بەزیاد.